ئێرە ئیدارەی سربەخۆی سۆرانە دەمانەوێت کێشە و گرفتەکانی هاوڵاتیانی ئەم سنوورە بخەینە بەردەم سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران بینەرمان بن. ئیدارەی سربەخۆی سۆران لە 4 قەزا پێک دێت بە ناوەکانی سۆران، ڕەواندز، مێرگە سۆر، چۆمان. ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 350,000 کەس دەبێت کە دەکاتە لە سەدا چواردەی دانیشتوانی پارێزگای هەولێر. ڕوبەری ئیدارەی سۆران 5473 کیلۆمەتر چوارگۆشەیە. بار 4 قەزاکە 13 ناحیە و 797 گوند پێک دێنێت. سۆنی باشی ئەحواڵت باشی سپاسەکەم مەمنون سۆنی باشی ئەحواڵ بووە سەرتا سپاس دەکەم لۆ ئەو دەرفەتێکە بۆتان ڕەخساندین زۆر سپاس زۆر سپاس مەمنون وڵا بالەوە دەست پێ بکەین کاکەڵگۆر سەرەتاگە هاتووم سێ پرزگەم بینی لەم ئیدارەی سربەخۆی سۆرانە ئەمانە پێتوانیە زیادەن یا کاتی هاوڵاتیان ئەگرێت وان هەربا بە نمونەیەکی وازە پرسیاری وڵامە بدەم موچکە وەڵامێکی زۆر دانی پرسیارێکی زۆر لە جێ خۆیتی و گرنگشە هاوڵاتی وڵامی ئەو پرسیارە بسانیت. ڕۆژێک پێش سەرە ساڵ 8 من هاتمەدەوە 5:30 گەیشتمەوە 5:30 تقریبا 9 ساعات دەکات لە داوام گەڕامەوە لەوێ هاتم تەماشەکەم کە بزانم ئەمڕۆک ئەوڕۆ چم کردێنە تەماشێ ئیشەکانی خۆم کرد 1 ساعت ئیشی خۆم کردو وەکو ئیشی خۆم 8 ساعتەکەی دیکە ئەوەی کە ئەمن بەگەر هاوڵاتی و سەردان و ئەوانە بوو هیچیان ئیشی من نەبوو ینی دەکرا لایەنەکانی کە فەرمانگەکان کە دائیرەکان کە ئیشیان بکردە حەزم چێ لەو وڵامەی یەک سەرۆکیەکەی ئیداری ینی ڕۆلی سەرەکیوەیە استراتیجیەتی شار دراسە بکات بۆ کێشەکانی گەورەی شار بەڵام ئێمە ینی لە ناو هاوڵاتیانیش بیرکردنەوەک هەیە کە کێشەی بچووکیشی هەبیتن تا بەرپرسی یەکەم نەبینیتن قەناعەتی نەهێتن بەڵام ئەوە بە توکەدەی دادنیشی ئەو کێشی ئەو شارە تاوتوێدەکەی ئی هەموو هاوڵاتیانە ئیدارەی سربەخۆی سۆران نفوسی 400,000 تقریبا نزیکی 400,000 ئەو هاوڵاتیانە کە بەڕێی دەکەیت 56 هاوڵاتی بەڕێ دەکەیت لەسەر حیسابی خەڵکانێککەیە دەبێت ئەم سیستەمە ڕێک بخرێتەوە دائیرە فەرمانکان ئیشەکە خوان بکەن کە دێتن بۆ پرزگە بۆ من ئەمن حەز دەکەم هەموو خەڵکی ببینم بەڵام بە فلتەردا دێتن لەوانەیە کێشەکە لێنران چارە سەر ببیتن ئەمە دەرکەم کرایتەوە هەموو وەختەچی بەڵام ئەو پرزگانێکە جەنابەت باسی دەکەن بەشی ئەندازە هەیە دەکاتن لە نووسینگە هەیە زۆری ئیشکارەکانیان لێنران ڕای دەکرێتن ئەوەی کە پێویست بتن ئەمە ببینم ئەو کاتێ من دەبینم بەڵام ئەوەش دەبێت بە میکانیزمێکی دیکە ڕێک بخرێتەوە ئەوەی ئێستا لەوانەیە دوای پرسیارەکە شتێ بتن هێڵی گەرمانە وایە ڕەنگە هەمومانەزانین کارکردنیەوە خزمەتکردنی خەڵکە و نزیک بوونەوەی لە خەڵک چیتان کردووە بەوەی زیاتر نزیک ببنەوە لە خەڵک تەوانەوە ئەوەی کە تازە باسم کرد دیوە سلبیەکەی و دیوە ئیجابیەکەشی چونکە لە نەتیجە دەبی کە خەڵک قەناعەتی دەبی بێتن کە بەرپرسیەکەم ببینی دەبی دەرگایەکە بێتن بۆ ئەوەی تۆ لە هاوڵاتیەوە نزیک بی بەڵام بە میکانیزمێک کە کاریگەری هەبیت هەم هاوڵاتیش داواکارێکی بگات و کێشەکەی چارەسەر بکرێت و هەمیش ئەمە بە تایبەتی من ئەو زەختەم لەسەر دروست نەبێتن کە ناتوانم ئیشەکەی ئیشە ڕئیسەکەی خۆم بکەم بۆ ئەمە ساڵی نوێ میکانیزمێکماندانە دوو هێلی گەرمماندانە لە سوۆشیال میدیام لە سوۆشیال میدیاش بەڕاستی ئەکتیڤن دەیمەن داواکاریەکان وەردەگرم و زۆر جارە شەو قسەم کردەوە ئێستا ژۆرنە دووبارەی بکەمەوە ینی هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر بەڕێکوپێکی سوۆشیال میدیا بەکاردێنن ینی داواکاریەکانی کە دەگاتە من طبعاً داواکاریەکان زۆرن بەڵام زۆر بەڕێکوپێک داواکاریەکانی خۆیان دەگەینن ئەو دوو هێلە گەرمەش بوو ئەوەیە ئەو تیمە ئەوانەی کە زەحمەت ئەمن پێڕانەگەم بیان بینم یان لەوانەیە بەوانیش زەحمەت بێتن کاتێن سەردانی ئێرانە دەکەن لە ڕێگە ئەو هێلە گەرمانەوە داواکاری و گلەیەکانی خۆیان دەگەینن
و ئەوەی کە چارەسەر کرا چارەسەر دەکرێت و وڵامی هاوڵاتی دەدرێتەوە. ئەوەی پێویست بوو کە دوای دەوام کە پێویست بووە کە من بێمە سەرخەت و بە دووەراتچووری بۆ بکەم بە خۆم تەماشای داواکاریەکان دەکەم و ئەگەر پێویستیشی کرد بیبینین لە نووسینگە و لە ئەو تیمەیە وەختیشی بۆ دیاری دەکەن بۆ ئەوی بێن مناقەشەی بابەتەکە بکەن. ئەوە تەمان لایەنە زاویەکەی دووسێ لایەنی باشەی هەیە کەچیان بۆ ئەوەی فەرمانگەکان و داوائیرەکانیش هەست بۆ بکەن کە چاودێرەکەیە هاوڵاتیەک ئەگەر لە شوێنە وەکو پێویست خزمەت نەکرا یان داواکارەکەی بە هەند وەرنەگیرا یان زیاکارێشی تێدا بوو شوێنەکەی ئەوان دەتوانن گلەیەکانی خۆیان بگەین و ئێمەش بە دووەراتچوونی بۆ دەکەین. یەکێک شکەش ئەوەیە کە ئەمە داتاکمان لەبەردەست بیت دوای چەند مانگێک تەماشای دەکەین مەسەن ئەو لیستەمان هەموو ڕێکۆر دەکرێت داواکارەکانی خەڵک زیاتر لە چییە کێشەکان زیاتر لە چییە. زۆر جاری وایە مەسەن لە فەرمانگەیەک هاوڵاتێکی زۆر گلەی گازەندێ لە فەرمانگەیەک کردیا ئەمە ئەو کاتە دەتوانین کار لەسەر فەرمانگەکە بکەین نەک داواکاری هاوڵاتیان بە بەردەوام گلەی گازاندەکان بێن. داتایەکی باشمان لەبەردەست دەبێت بۆ ئەوەی هەوڵ بدەین بە باشترین شێوە بە باشترین زۆر ئیدارەدانی خەڵکو و شوێنە خزمەت گوزارەکانی هاوڵاتیان بە شێوەیەک بتن کە لە زێ ڕەزامەندی هاوڵاتیان. دەستان خۆش بێ کاکەڵ گۆر دیارە ستایلی بەرنامەکەمان وایە چینە ناو بازار ئەچینە لای خەڵک ئەچینە سەر پرۆژەکان کەم و کوڕەکانی پرۆژەکان دەخەینە ڕوو گەل لەگەڵمان بفەرن. کاکەڵ گۆر با بینە سەر ساچینە سەر پرۆژەکان وانە ئەو پرۆژانەی کە یەکێک لە پرۆژەکان بەڵێ ئەو پرۆژانەی کە دەپێن لەو سنوورە بەشێک لە هاوڵاتیان گرەی ئەوەیان هەیە کە کەم و کوڕی تێدایە ئێ وەکو یەکەی ئیدارەی وەکو یەکەی ئیدارەی سۆران هیچ بەڵێن دەرێکتان سزا داوە؟ دەزانی بابەتی سزا و پاداشت و ئیجراعات و چاودێری ئەو دەبی ئیش لەسەر میکانیزمەکەی بکەیت. ئەم دوو جارە لەگەر بەڵێندەرەکانی دانیشتن و بڵێندەران تەوانەوە بەڵێندەرانە ١٩٠ خەڵکی ئەو ناوچەیەنە خەڵکی دەڤەری ئیدارەی سۆرانن دانیشتمان لەگەڵیان کردینە بە وازەحی ئەنی گفتوگۆمان کردی ئەنی وتمە من ئاخر جار دانیشتن بۆم باسکردن گوتم لۆ چاوەڕێوەی دەکەی ئەمن چاودێری لەسەرەت و دابنێم و غەرامەت بدەم و سزات بکەم خۆ ئەمە ئەنگۆ خەڵک ئەمە چێنە و ئەنگۆ چێنە خۆ گۆ سەحەبی ئەو وڵاتەینە لەکە حکوومەت پارەی تەرخان کردێ بۆ خزمەتگوزاری بگەینەوە هاوڵاتیانە ئەمە وەکو ئیدارە دێتەکەنەمە ئەمە ئیشرافی سەر ئەو پارەی دەکەین و ئەو ئیشەی دەرێن ئەنگۆ وەکو مقاول بۆ ئەنگۆ ئیشەکەی بە باشی ناکەن لۆ دە چاوەڕێ ڕاوەستانەوە ئیشەکەی بە خراپە بکەن و تا ئەم بەش سزاتان بدەن و بان زۆرترین پارەتەدا ئیستیفادە بکەن ئەنگۆ مقاولن استفادەی خۆتان بکەن سوودی خۆتان بکەن تەبیعیە لەوانەیە لە مەشروعاتی زۆر قازانج دەکەی لە مەشروعاتی قازا لە مەشروعاتی زەرەر دەکەی ئیشە ئەوە بەڵام با مهندسین گۆ مەفروض وایە لە مهندسی زیرەکتر بی با لێک تێبگەین جادەک چا دەکرێت ئەو ئێستا لە پێشمانە ئەوە مقاویلەکە خەڵکی ئێرەکانەیە کە ئەو جادەی چاکر هەموو ئەو خەڵکانی ئەو گەڕێک هەم دەزانانی ئەو مقاویلە چێە لەم باشتر دەیناسن ئێسبینە خەدە لە کەبیتن خۆ ڕاستەمە ڕئیسی وحدە ئیدارینە و بەرپرسارەتی بەس ئەدی ئەوش بەرپرسارەتی نییە بەرپرسارەتەشی ئەخلاقی و دینی ناکەویتە سەری ئەو خەڵکەی نییە خۆ ئەگەر ئەو تەسەوەری وابێتن دەوێتن فێر لە حکومەتی بکە خۆ فێر لە حکومەتی ناکە فێر لەو خەڵکەی دەکە ئەو زادە ئەو عالەمێ ئەوە دەبی ئەو قەنەعەتە لەکن دروست ببیتن یعنی بەڵێندەر هەوڵی ئەوە نەداتن مهندسەک رازی بکە یان موظفەکی رازی بکە لە ئەوی چاوپۆشی لە ئیشەکی خراپیوی بکە یعنی بۆ ئەوەی بکات خۆ تو ئیشەکە ئەوەیە ڕۆژەیە دەکێت و سبێنێ هەر خەلەلێک ببیتن تو دیارە یعنی تو ئەگەر بتەوێ وەکو باسم کردی دەبی ئەو بیرکردنەوەیە زانی ئەمە کێشەکمان هەیە ئەم زۆر زارن ئەو قسەی دەکەمەوە کە زمانی بەعس ئەمە دژمنی دار و بەردی حکومەت بوو شتەکە سیاسی بوو ئێستا ئەمە ئەو عقلەتە نابینێتن ئەمن لەوەی گەڕێ بەکو لایەنێکی سیاسیان بەڵام ئەوڕۆکە ئەمن ئیدارە ئەو شارە دەربسبێنێ کەچکەیە بۆ دەبێ خەڵک خۆی بە بەرپرسیار بزانێتن یعنی دەبی هاوڵاتی مقاویل ئەوانەی کە حەلیرانە
کارێکی بەسیتیشیان هەیە هەرێکە خۆی بە قایم قامەک و بە مدینەحیەک و بە سەرپەرشتیارێک بزانیتن ئەگەر ئەمە توانیمان ئەو قەنەعەتە لەکن هاوڵاتیان و لەکن بۆ نمونە ئێستاکە باسی پرۆژەکان دەکەین لەکن مەقاویلی دروست بکەین ئێستاکە قسەیەم کرد و فعلەن ئەو قەنەعەتە هەیە ئێستا یعنی هاوڵات دەرێ ئەو جادێ دەکەم مەسەرەن پرۆژەیەکە بە 500 میلیۆنی دەرێ بە 500 میلیۆنی لۆ من دەرناینیتن ئێ وەری مەگرە يعني زرت وري مغرب يريد لهم درناين كاس اجراءات كرا حزب الله طبعا اجراءات كرايه بس ابوكو باسم كرما اجراءات تسمان كردي استا هر برندركو فايلش تايبت بخويه او بروجان شكا اما ابراستي مش ناتوانين حرب سعودي و بروجي بيدين محكمه و دمانوي ايشكان برايشي بكريتن اما هر بلندرك فايلش تايبت بخويه پێوەری تێدا درا مەسەرەن بۆ نمونە لەشلێک لە پرۆژەکان کەم تەرخەمی تێدا کرا کەم تەرخەمیەکە ئیجراعاتی خۆی لەگەڵ کرا سزا درایە پێی چاکرایتەوە سەرباری هەموو ئەوانە لە ناو فایلەکەی نوقتەی لێکەم دەبتەوە خالی لێک پێم گوتین ئەوە خاڵ دەکەم دەبتەوە گەیشتە حەدەشی خاڵەکان ئەو بەڵێندەرە لەوانەیە بۆ ماوەی ساڵێک 2 ساڵ بێبەش دەکرێتن لە هەموو پێدانی هەم پرۆژێ سەبرهەتە ئەو بەڵێندەرانەی کە فعلەن بەڵێندەری باشن بە ئیمکانیەتن چکە بەڵێندەر ئیمکانیەت و خیبرەی دەوێت ینی خیبرە لە مەجای وێ کە ئەتودەی دەرێ ئەو زادێ دەمێ ئەو زادەیە قیرتاو بکرێم ئەو دەبی باوی ئەو هەندەی زانیاری و ئەو تیمەی هەبیتن کە تێچووی ئەو شەقامە چەندە بە چەندی دەتوانیتم قازانز بکات و پارەکەش ئیشەکەش بەڕێکی بکاتن ئەو ئەگەر ئەو خیبرەی نەبی مانەوەی بەڵێندەر نییە بۆ ئەمە دەمانێت بەڕاستی ئەو میکانیزمە بگۆڕین یعنی ئەوە شوای سەرکە ئەگەر گەیشتا و قەنەعەتێت و هیچ مەسلحەتەکەت لەگەر بەڵێندەری نەبوو دەتوانێت هەموو ئیجراعاتەش بە کورتی کاکەڵگوڵ ئەگەر بینە سەر بەبەردەم زانکۆ پەیمانگادا تێپەڕین ئێستا من بینیمان ئەم زانکۆ پەیمانگانە ساڵانە ژمارەیەکی زۆر گەنج لەم سنوورە دەخەڕوزەکە یاخود خوێندن تەواوەکە بەڵام تا ئێستا هەلی کاریان بۆ نەرەخساوە چیتان کردووە بۆ ئەوەی وەبەرهێنەر بێتە ئەم سنوورە هەلی کار بۆ گەنجان بەرەخسێنێت گەنجێکی زۆر لەم ناوچەیە بێکارە کاریەکی زۆر ڕووی لەم ناوچەیە کردوە جەنابیش دەزانی و خەڵکی ئەو مەنتیقەی زانی ئەمە کێشەی هەلی کار ئێستا خەڵک کە باسی پێوەری هەڵی کار دەکە زیاتر تەرکیزی لەسەر کەرتی گشتیە ئێمە دەمانەوێ هەڵی کار دروست بکەین یعنی لە دەرەوەی کەرتی گشتی هەڵی کار دروست بکەین سۆران ناوچەیەکی گەشتیاری زۆر بەرفراوانە بەڵام لەوانەیە وەکو پێویست نەمانتوانی بیتن سوود لەو کەرتەوە بگرین ئێمە چۆن بتوانین بۆ بەرهێنان یعنی دەستی وە بەرهێنە ڕاپێشن ئەو ناوچێ بۆ ئەوەی هەلی کار زیاد بکەین پەیامی من هەموو جارێک ئەوانی کە دێن لێرەش پرۆژەش جێبەجێ دەکەن بە هەموو ئەو بەڕێوەبەراتیانێک کە پەیوەستن پەیوەندیدارم بۆ بابەتانەوە هەر بە بەرهێنەرەکە دێ لێرانە دەیوە بەرهێنان بکە دوو خاڵ زۆر گرنگە بەنسبەتەمە ئیمکانیەتی ئەوە بەرهێنەرەی وە جدیاتی بۆ پرۆژەیەک دەرێم پرۆژەیەشی گەورەم هەیە داوای زەوی دەکات یەکەم جار دەبی دراسی ئەو بۆ بەرهێنەرێ بکرێتن چونکە دەوانەیە زۆر جارمەوە بەکار هاتبیتن بە بەرهێنەرە کاتیە وەکو بەرهێنەر خۆی پیشانداوە و زەویشی وەگرتیەوە بەڵام کە زەویەکەشی بۆ تەرخانکرایە هەندێک 15 ئیشەکەی کردی و بەجێ هێشتە هەموو ئەو پرۆژانش ئێستا لێرەکانە کە بەو شێوەیە من ئاگادارمان کردینەوە کە لە ماوەیەکی دیاری کراو ئەگەر ئەو پرۆژانە تەواو نەکەن مۆڵەتەکان لێ وەردەگیرێتەوە ئەوانەی کە ئێستاش دێن ئێمە دەبی یەکەم جار ئەو هەڵە بڕەخسێنین کە وە بەرهێنەر بێت ئەلیرانەوە بەرهێنان بکاتن ئێرە ناوچەیەکی گەشتیاریە بە هەبوونی پرۆژەی گەشتیاری دەتوانین هەلی کاریرانە زۆر بەرز بکەینەوە ناوچەیەکی بازرگانیە پێتە سەر 3 سنوور ئەوەی ئێستا کە دەگوزارێتن لەوانەیە مەسەرەن هەموو ئەو ترێ لەو لۆرێ بازرگانانەی کە بە ناو سۆراندا ڕەت دەبن و دەڕۆن تەنها وەکو ڕێرەوە بەکاریان دێن ئەمە کووبیان بتوانین بیان گرینەوە ئەلێرەکانە بە سەمتەرێکی بازرگانی دروست بکەن بۆ ئەوەی هەموو ئەوانێک کە لەو سنوورانە دێ ئەلێرەکانەوە دابەشکاریەکانی بۆ بگرێتن لێرەوە هەڵی کار بۆ گەنجانمان زیاد بکەن پرۆژەی باشمان لە بەرزتە ئێمە
یەکەم ساڵمان وەکو ئیدارە سەربەخۆی سۆران ئەم ساڵە زیاتر توانیمان بپڕژێنە سەر جێبەجێکردنی پرۆژەکان چونکە ماوەشمان کەم بوو خۆشتان نەزانن ئێرە ناوچەیەکی شاخاویە زستان زوو دێتن ئانی ناتوانین پرۆژەکان لە هەندێک ئەو کاتانێکە زستانە بۆ هەوڵماندا زۆرترین پرۆژە جێبەجێ بکەین و بە خۆشحاڵیشەوە ئێمە لە جێبەجێکردنی پرۆژەکان دەتوانم بڵێم لە پێش هەموو پارێزگا و ئیدارەکان بووینە لە ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکان بەڵام بەدڵنیاییەوە لە ساڵی ئایندا بەرنامەی زۆر باشمان دەبێتن بۆ زیاتر پرۆژەی وەبەرهێنان کە هەوڵ بدێتن هەلیکار بۆ گەنجان زیاتر بکات. کاکەڵ گۆر باس لەوە کرێت تەمان ئەم ناوچەیە خۆشت باست کرد ناوچەیەکی سەر سنووریە باشە ژمارەیەکی زۆر باس لەوە ئەکرێت لە میدیاکان زۆرجار لە سۆشیال میدیا گوێمان لێ بێ ئەمە ئەم ناوچێ بۆتە ڕێڕەوی گواستنەوەی مادە هۆشبەرەکان چیتان کردو بۆی ئەم بارودۆخە کۆنتترۆل بکەن هیچ ڕێگە نەدرێت لەم ناوچەیە لە سنووری ئیدارەی سۆران بازرگانی بە مادەی هۆشبەر بکرێت و بۆ خواروی عێراق و بە وڵاتانیش تەنانەت خۆی مادەی هۆشبەر کێشەیەکی هەرێمی و ڕۆژهەڵاتی و نییە بەڵکو کێشەیەکی نێودەوڵەتیشە و بەدڵنیاییشەوە شوێنە جۆغرافیەکان مووقعی جۆغرافی عادەتەن بڕیاردەراتن کە جمو جۆڵی ئەوانە چەند ئاسانکاری تێدا دەکرێتن ئێمە لێرانە لەوانەیە لەبەر ئەوەی هەر سنووری ئێران و سنووری تورکیاشن وەکو ترانزیت شەگەربیانێ بگوازنەوە لەوانەیە بۆ ئەوانی کە ئەم تاوانە دەکەن مانی بیان باشتر بێتن لەو ڕێگا بۆیە دەبێ ئێمە چاوکراوەتر بین لەو بابەتە ئێمە دوو کێشەی مادەی هۆشبەرەکە کەچانەوەیە کە ئەوانی کە تیزارەتی پێدەکەن ئێمە سنوورەکان تونند و تۆڵ بکەینەوە و هەوڵ بدرێتن ئەوانی کە دەست بەسەر دەکرێن سزای توندیان بەسەردا بسەپێنرێتن بۆ ئەوەی خەڵکانی دیکە نەتوانن ئەم کارە بکەن بابەتێکی کەشێ ئەوانەی کە ئاڵۆدەی ئەو مادە هۆشبەرە بوونەوە گەنجانی کە لە ئەنجامی ئەو ئاڵوگۆڕیە لەوانێت تووشی ئەوە ببن ئەلیرانەوە دەوری حکوومەت و ئیدارەی سۆران دەبێ هەموو وشیاری بۆ ناو کۆمەلگا کە مەترسی ئەم مادە هۆشبەرە چیە لەسەر داهاتووی گەنج و شوێنێکیش بۆ ئەوانەی کە تووشی ئانی ئاڵۆدە بوونە بە خۆشحالیەوە ئەمە بەڕاستی وەکو ژمارە داتا ینی دادایکی مەترسیدار نییە بەڵام نابێت پشتی لێ بکەینەوە دەبێ و بۆ نمونە من کە ئێستا بدواوی کە دەست بەکار بووم گرنجشی تایبەتم بە بوارەکانی وەرزشی و بوارەکانی کەلتوری و میوزیک و هوەری و ئەوانەدا بۆ ئەوەی گەنج وەختی فەراغی نەبیت چکە گەنج وەختی فەراغی هەبوو لەوانێت کێشە بۆ خۆی بۆ دەوروبەرەکە خۆش دروست بکات چونکە تاقی هەیە وزەی هەیە ئەمە زۆر دەتوانین کار لەسەرەوە بکەین کە گەنجانمان دوور بێخینەوە لەو دیاردە مەترسیە و سنوورەکانیش تونند و تۆڵتر بکەین تا زیاتر بڕێ لەو دیاردەی پێت وایە هاوڵاتی ئاسایی ئەگەر دەستی بەرپرسێک یا دەستی کەسێکی دەستڕۆیشت و لە پشت نەبێ بتوانێت ئاڵوگۆڕی بە مادەی هۆشبەر بکات بەناو هەموو بازرگانێک کە لەم سنوورانە بەخۆی ئەتوو مادەی هۆشبەر وەکو باسم کرد کە لە دنیاشەیە خەڵکانێکی لە هەموو دینا خەڵکانێکی نیمچە دەستڕۆیشت و کاری لەسەر دەکەن بەڵام ئەو بەمانەوەی نایە کە ئەوانە بە دەربن لە سزادانیان زۆر هەناوانی کە دەستیشان هەبووە و ینی من زانیاریم لەسەر بەشێکیشان هەیە کە سزای توندیش دراون و لە هەموو سێکتەرەکان ئەوانی کە تێدا کار دەکەن بە پێچەوانەوە سزای ئەوانەی کە لەناو کای حکوومەتن سزاکانە زۆر تونتر بووە لەوانەیە بە بەراورد لەگەڵ خەڵکەکی ئاسایی بۆ ئەوە ینی مە ناتوانین تەحدیدی بکەین کە خەڵکێک بەرپرسە یان لە کای حکوومەتە یان خەڵکێکی ئاساییە خەڵک لەوانێ ئەوانەی کە چاویان لەوەیە بە ماوەیەکی کورت دەوڵەمەند ببن و لەسەر حیسابی تەندروستی ئەو خەڵکە ئەوە کارێکی مافیاییە و ئەمە بە هەموو شێوێک وە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ بابەتە تەواو ینی بەرنامێش تەواومان هەیە بۆ ئەوەی چۆن بەرەنگاری ئەو مەترسە ببینەوە کاکەم دوور ساڵانە بینین ژمارەیەکی زۆر یا بەشێک لە مادە هۆشبەرەکان دەست بە سەرکردین باشە هێزەکانی ئاسایش هێزە ئەمنیەکانی ئەو ناوچەیە دەستیان بەسەداگرن بەپی یاسا بەرکارەکان ئەبێ ئەو کاتێ مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیرە
بە ئامادەبوونی دادوەرێک ئەم مادە هۆشبەرانە لە ناو ببرێن یاخود بسوودێنرێن و بە ئامادەبوونی دەستگاکانی ڕاگەیاندنیش تا ئێستا ئەمەمان نەبینیوە لە سنووری ئیدارەی سۆران بۆ ئەمە ناکرێت. ئەوە طبعاً وەکو پرۆسەیەکی ئەمنیە ئەوانە کاری بابرێن کاری لەسەر دەکەن پرۆسەیەوەی کە چۆن دەبێت بە شێوەیەکی با بڵێن ئاشکرا ئەو مادانە لەناو ببن ئەوە لەوانەیە پرسیارێک بێتن ئاراستە ئەنجومەنی یاساییشیان دەستگاکانی ئەمەی بکرێتن کە شێوازی لەناوبردننی ئەم مادە هۆشبەرانە چۆنە و چۆن نییە دەتوانین ئەوە ینی ئەم کار لەسەر بکرێت و هەم ئاشکراش بکرێت بەڵام خۆشببختانە ئەم ساڵە ینی زۆرێک لەوانە دەستیان بەسەردا گیراوەوە تا حەدێکی باشیش کۆنتترۆل کراوە. سنووری ئیدارەی سۆران ناوچەیەکی شاخاوی و دڵگرا ژمارەیەکی زۆر گوند و ناوچەی گەشتیاری لە خۆ دەگرێت کە هەندێکیان لە بەناوبانگترین ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر و هەرێمی کوردستان و عێراقن. لە ئیدارەی سۆران تەنها دوو نەخۆشخانەی سەدتەختی بوونیان هەیە بە ناوەکانی نەخۆشخانەی ئاشتی فێرکاری و نەخۆشخانەی لەدایکبوونی منداڵان لەگەڵ 35 بنکەی تەندروستی. کاکەڵگۆس جەنابەت وەک سەرپەرشتیاری ئیدارەی سۆران کاری تو بەس خێرتاوکردن نییە لەم ناوچەیە تۆ بۆ پێی بەرپرسی یەکەمی ئەو ناوچەی سەرۆکی یەکە ئیدارەی ناوچەکەی لە سێکتەری تەندروستی بەشێک لە هاوڵاتیان گلەیان هەیە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی ئەم سێکتەرش وەک زۆربەی سێکتەرەکانی تر هاوڵاتیان لی سوودمەند بن. طبعاً سێکتەری تەندروستی هەندێک کێشە هەیە کێشەی گشتینە تایبەت بە هەموو هەرێمی کوردستان و عێراقیشە هەندێکیش تایبەتە بە ئیدارەی سۆران ئەمە کارمان لەسەرەوە کردووە کە دراسی ئەوما کرد کێشەی تەندروستی چییە لە ڕووی کارمەندەوە لە ڕووی ئەو دەستگایانێکە پێویستە لێرانە هەبن ئێمە بۆ نمونە لە خۆشخانەی ئاشتی کە دەستمان پێکرد گرنگتریشت ئەوەیە پێشوازیکردنی نەخۆشە شوێنی پێشوازیکردنی نەخۆش کە کارمان لەسەر کرد دوای ئەوەی کە پێشتری لەوانەیە لە کابینەیەک لە دەرەوە بوون کە زۆر بەناڕێکی بوو ئەم پرزگەیەمان دروست کردووە ئەوەی دووەم سیستەمێکماندانە بۆ ئەوەی حەقی هاوڵاتی نەخورێ و بۆ ئەوەی بزانین دکتۆرەکان تەوازودیان چەند خۆش بەڕێدەکان دەرمانەکان چۆن سەرف دەکرێت چەند ئەسەرف دەکرێت ئەو سیستەمەمان لێرادانە ئێستا کە پەیڕێوی دەکەن بۆ مش کار ئاسانی باش کردیا دەمێتەوە سەر ئەوەی کە چۆن ینی هەبوونی کارمەندی زیاتر من پێشتریش ئیشارەتم پێدا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی تازە دەست بەکار بووە بە هەبوونی ئەو بەڕێوەبەراتی گشتیانە ئێمە دەتوانین پێداچوونەوەکی تەواو بە هەموو ئەو کێشە و گرفتانی کەرتی تەندروستی بکەن لە ئیدارە سەربەخۆی سۆران بە دڵنیاییەوە ئەنجامی زۆر باشی دەبیتن. ئەی چیتان کردووە بۆ نمونە دکتۆر هەیە دەوام ناکە یاخود لە کاتی حاڵەتی پێویست نەبێ نایەتە دەوام ئێوەکو بەرپرسیەکە ئیداری ئەو ناوچەیە ئیجراتان لەگەڵ هیچ دکتۆرێک کردووە؟ ئەرێوەڵی ئیجراتمان کردوم خۆشم لە عوتڵەکان سەردانم کردووەوە کاتی هاتیمە ئەوانی کە وەکو خەفەر لێرانە نەبووینە بە دوواداچوونی شخصیم کردووەوە لیژنەم پێکەنەوە لە ئیدارە سەرڕێ ئەو لیژنەیە کە لەوە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێرش پێکانرا من ئەگەرانش ئەو لیژنەیە پێکینەوە و ئەو قەنەعەتەمان دروست کردووەوە سزاش دراون ئەو دکتۆران چکە دکتۆری خەفەر دەبێت تەواجودی هەبیتن هەر کاتێکش پێویستیان پێ بوو دەبی تەواجودی هەبیتن ئەوە کێشەیەکە کە ئێستا زۆر باشتر بوو و باشتریشی دەکەین لە مەزبوطکردنی با بڵێن تەواجودی دکتۆر لە کاتی خەفەریات لە ناو نەخۆشخانەکە. هەر لەسەر سێکتەری تەندروستیە مێنمەوە کاکەڵگۆرد ئەمە پرسیاری ئەوە بکەم چیتان کردووە بۆ ڕێخستنەوەی نۆرینگەکان بەشێک لە نۆرینگەکان دەبینیم بۆ دوو ڕۆژە ئاخرێن بەهۆی پابەند نەبوونیان بە ڕێنمایەکانی تەندروستی و سندیکاکانی تەندروستی بۆ دوو ڕۆژدا ئاخرێن دواتر دەکرێنەوە پێتوانیە ئەمە خەلەلێکە لە کەرتی تەندروستی لەم ناوچەیە؟ دیسانەوە زۆر جاران بابەتی کەم دەرامەت لەگەڵ شتیت کە تێکەڵاو دەکرێت ینی بابەتی کەرتی تەندروستی بابەتێکی گرنگە ینی هەموو ئەو نوورینگانەوە هەموو ئەو سنتەرانی کە لێرانە دەبێت چاودێرێکی چڕیان بیختە سەر ئەوە نییە کە خەڵکە خۆی پێبژینیت ڕاستە و هەڵی کارت هەیە هەلی کار هەیە بەڵام نابی خۆت پێبژینی سەیدەلیەکان ینی دەرمانخانەکان دەبی تەواجودی سەیدەرانی لێبیتن لێوێندەران ینی نەک هەرەت و
دوکانش ئیجازەکەی بەناوی خۆت کوی و خەڵکێککە لەسەری بکەن بەڕاستی ئەمە حملشی باشمان دەست پێکرد و بەڕێکخستنەوەی نورینگەکان و بەدەڕێکخستنەوەی دەرمانخانەکانی ناو سۆران انتیباعی سلبی ینی بەوان لەسەر سۆران دروست کرد کە بەڕێی من غەدرێکی گەوریان لە سۆران کردیە ئەمە ئەسلی ناوچی سۆران ئەوهانیە بە پێچەوانەوە خەڵکێکی زۆر ملتەزمن بەڵام ئێمە ئەرچی ئێمەیە کەرتی تەندروستی بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوە نورینگەکان و دەرمانخانەکان بە شێوەیەکی ڕێکتر ڕێک بخینەوە و بزانین چێنە ئەو نورینگانە کار دەکەن و هەموو ئەو ڕێسانێک کە قرارە جێبەجێ بکەن ئێمە لە سەریان فەرز دەکەین دەستان خۆڵبی کاکە گەور باچین بۆ سێکتەرێکی تری ئەم ئیدارەیە. کەرتی پەروەردە لەم ناوچەیە تا ڕادەیەک پشتگوێ خراوە و تا ئێستاش بەشێک لە بینای خوێندنگاکان لە خانووی سەرخۆڵ و کابینە دەوام دەکەن. ئیدارەی ناوچەکەش داوا لە خێرخوازان دەکات هاوکاریان بکەن بۆ دروستکردنی بینای خوێندنگا. کاکەلگۆر سێکتەری پەروەردە یەکێکە لە گرنگترین سێکتەرەکانی هەموو کۆمەلگایە لە سنووری ئیدارەی سۆران ئەوەی دەبینی ئەمە بینای قوتابخانەیەکە کە لە کابینەیەکدا لە سنتەری قەزای سۆران. ئەم سێکتەرە چیتان کردو بۆ ئەوەی بەرەو پێشی بن بەشێک لە بینای قوتابخانەکان تا ئێستا سێدەوامیان تێکرێت تا ئێستا سەریان خۆڵە یعنی شیاوی خوێندن نینە ئێوە چیتان کردووە بۆ ئەم سێکتەری پەروەردە؟ طبعا ئەو لە قوتابخانەیە کە 2000 سەردان قوتابخانەیەم کردیە و هەر لەوکو دەڵێ لە دەستپێک هەوڵماندا کێشەکانی هەیەیان ئەو کێشانیان بۆ چارەسەر بکەین بەڵام بەدڵنیایی و ئەوە ینی قوتابخانەیەک و دوو قوتابخانە نییە خۆتان نەزانن قەیرانەکانی سەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەم شەڕی داعش و کاتی کۆڕۆناش هەموو وای کردووە چەند ساڵە بینایی بۆ قوتابخانەکان دروست نەکراوە بەڵام ئێمە دیسان وەکو ئیدارە سەربەخۆی سۆران ئەوەی ئەو ساڵە کردمان لیژنیش تایبەتمان پێکینە تقریبا نزیکەی زیاتر لە 400 قوتابخانەمان نۆژان کردەوە و میزانیەکی تایبەتمان بۆ دانا وەکو نۆژانکردنەوە ئەو قوتابخانەیەم دوو سەردانم کردەوە ئێستا بەرنامەمان هەیە کە ئەو زەویە ئیوانە زەویەکەشمان پاک کردوێتەوە بۆ ئەوەی لە نزیکترین دەرفەت بینای قوتابخانەیان بۆ چاپکەین بەڵام ئەوە وەکو باسم کرد بەس قوتابخانەیەک نێ قوتابخانەکان کەشمان هەنا بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سۆران تازە کەوتوتە سەر ئیش و ئەو داتانەمان هەموو لە بەردەستدا ئێستا هەوڵی جدی بدەین کە بینای بۆ قوتابخانەکان دروست بکەین من دەمەوێت ئەلێرانە بە فرسەتی بزانم زۆر لە خواپێداوان و خێرخوازان هەردەستن طبعاً حەقیخوان ئەوان مزگەوتی دروست بکەن یان ئاساییە بەڵام باشترە دراسی ئەوەش بکەن کە ئەوانێک کە با بڵێن خواپێداون هەوڵ بدەن قوتابخانەیەک دروست بکەن چونکە قوتابخانە خێری قوتابخانە هیچ کەمتر نییە لە دروستکردنی مزگەوتێکان ئێستاگە ئەلێرانە تەماشا بکەین لە دەوروبەری خۆمان چەند مزگەوتێکیەیە کە تازەیان سیانە تازە دروست کراون کرابە هاوکاری ئەم خەڵکی و هاوکاری حکوومەت کرابە بینایی ئەو دروستکرابە وەکو بڵێ مەکتەب بەڵام بەدڵنیایی شۆ ئێمە وەکو ئیدارە سەربەخۆی سۆران کارێکی جدی لەسەر بابەتە دەکەین. میلاچی مامۆستا نەبوونی مامۆستا ڕێگا دووری بەشێک لە قوتابخانەکان ئەمانە گەورەترین کێشەی بەردەم پرۆسەی پەروەردەن لەم ناوچەیە بۆ نمونە لە ماوەکانی ڕابردوو لە دۆڵی مەلەکان قوتابخانەیەک داخرا بەهۆی کەمی خزمەتگوزاری بەهۆی نەبوونی مامۆستا ئەمانە کێشە نینە پێتوانیە کێشەیەکی گەورەیە لەم ناوچەیە بەرەوچی سێکتەری پەروەردەی گرتووە کێشە و گرفت وەکو باس بکردن کێشە و گرفتی گشتی هەنێکیشان تایبەتە بە ئێرانە ئێمە ئامانجی سەرچمان ئەوەیە گوندەکان وەکو خۆیان بمێنەوە گوندەکان ینی چیان پێویست بیتن لە دڕووی ڕێگاوبان لە ڕووی پەروەردەشەوە قوتابیەک لە گوندێک کە هەموو خێزانەکەی لەگەڵ بێتێرانە بۆ ئەوەی خوێندنی تەواو بکاتن ئێمە خزمەتگوزارەکە بینێوێنران و یان تەڵەبەکە قوتابیەکە بێنین و ئێمە خۆمان سەرپەرشتە قوتابیەکەن بۆ ئەو قوتابیەکە تەواو دەبێتن بە کامل زانیارەوە بگەڕێتەوە گوندەکەی خۆی ئاوادان بکاتەوە ئەو زانیارانەکە فێر بووە ئەمە ئەو بەرنامەمان هەیە و تەمەنای هیواتمانەوە کە لە ساڵی ئایندە کەرتی پەروەردە ببینە خۆناغێکیشکە لە ئیدارەی سۆران. کاکە هەڵگۆڵباز لە دروستکردنی بەنداو لە ساڵی 2012 و 11 بڕیادرا چەند بەنداوێک لەسەر ڕووبارەکانی ئەم ناوچەیە بکرێت بۆ پێی ئاوی ڕووبارەکانی ئەم ناوچەیە ئاوی پاک و ساف و سازگارن
بەپێی ئەو فاسانەی کە بۆیان کراوە ئەو پشکنیانەی کە بۆیان کراوە بڕیاریش دراوە ئەم بەنداوانە دروست بکرێن. دروستکردنی بەنداو بەکوێ گەیشت کە ئەم ئاوانە سەرچاوەکەیان سەرچاوی ئاون کە لە هەرێمی کوردستان هەڵقوڵاوی هەرێمی کوردستانن. دروستکردنی بەنداو بەکوێ گەیشت؟ لە دوای سەردانی خودی جەنابی سەرۆک حکوومەت بۆ سۆران سەردانی ئەو شوێنانەمان کرد کە باشن بۆ باڵێن لەبارن بۆ دروستکردنی بەنداو و بەرنامەی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستانیش گرنگیش تایبەتی بۆ بارەداوە دەستم بە بەنداوەکان کردووە. گرنگی لە ڕووی جۆگرافیەوە گرنگی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەوەیە سەرچاوی ئەو ئاوانە لای خۆمانە و جۆگرافیەکەشی وە هەڵکەوتووە دروستکردنی ئەو بەنداوانە ئاسانترە لەوەی کە لە دەشتایەک لە شوێنی دروست بکرێتن. بۆیە ئێمە باڵانسی هەبوونی لافاو لە کاتی زستان و وشکە سەعادی لە کاتی هاوین بە هەبوونی ئەو بەنداوانە و دروستکردنی پۆن چارەسەر بکەین. کێکێکە لە بەرنامە استراتیجیەکانی کە باسمان کرد ئەوەیە کە دروستکردنی پۆند و بەنداو هەتا لە ناوگەلیش ئەو ئاوانە بگرین و بۆ ئەوی بتوانین بە هاوینە سوودی لێوەربگرین. کاک هەڵگۆر نەبوونی ڕیسایکلین تا ئێستا لەم ناوچەیە بوونی نیە ڕیسایکلین بەشێک لە ئاوی قڕس ئەچێتە ناو ئەو ڕووبارانەی کە باسیەکەی ئەم پرۆژەیە بەکوێ گەیشت پرۆژەی دروستکردنی ریسایکلین لەم ناو ریسایکلین تەوانێکێکە لە پرۆژە هەرە گرنگەکان بۆ بەتابەتی بۆ پاراستنی ژینگە ئەو پرۆژەیە ئێستا لەسەرهێڵین و بە خۆشحالیەوە خودی جەنابی سەرۆک حکوومەت ڕەزامەندی لەسەرداوە شوێنەکەشمان بۆ دیاری کردووە. ماوەی پێش ئێستا لەگەڵ کۆمپانیا کۆبوونەوەشی زۆر باشمان کرد کە لە ریسایکلینێک کارگەیەکی ریسایکلینجی زۆر پێشکەوتوو دادنین بۆ ئەوەی بتوانین تەختی هەر چوار قەزاکانی پێنج قەزاکانی دارێ سەربەخۆی سۆران بکاتن. تا ئێستا دوو کۆبوونەوەمان کردو کۆبوونەوەکان بەردەوامن بەڵام ڕەزامەندی سەرۆک حکوومەتەیە کە کارگەیەکی ریسایکلینی پێشکەوتوو لە ئیدارەی سۆران دابنێت. کاک هەڵگۆرد بۆ پێی ئەم ناوچەیە ناوچەیەکی سەرسنووریە بەشێکی لەگەڵ هەردوو وڵاتی تورکیا و ئێران هاوسنوورە ساڵانە ئەم سنوێرانە نەئارامی بەخۆوابین هاوڵاتی زەرەرەکە زەرزیان بەر هاوڵاتیان دەکەوێت. سیاسەتی حکوومەتی هەرێم و سیاسەتی ئیدارەی سۆران چیە بۆ ئەوەی ئەو نەئارامیە لە ناوچانە کەم کاتەوە یاخود نەمێنێن بە پاشەکشێکردنی حیزبەکانی هەردوو ڕۆژهەڵات و کوردستانی ڕۆژهەڵات و باکووری کوردستان پاشەکشیان پێ بکرێت لە ناوچە لە گوند و ئاوایەکان و بەشێکیش لە هاوڵاتیان زیانیان پێگەیشتەوە تا ئێستا قەرەبوو نەکراونەوە. بەداخەوە ینی بەداخەوە ئەو هێزانە سەرڕێ ئەوەی ئەو پاڵەپەستۆی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دەبینین ئەوانیش کێشەیەکیان بۆ ئێمە دروست کرد لە ڕووی ئیداریشەوە چەندان گوند تا ئێستا ناتوانیوە ئاوەدان بکرێنەوە لە ڕووی پشت و کاڵیەوە لە ڕووی بژێوی ژیانیانەوە لە ڕووی ئاژەکەت لە ڕووی ئاژەڵداریەوە نیانتوانیوە ینی لە ناو شەڕێکن کردور و نزیک پەیوەندی بەوانەوە نییە ئەوانش ینی بابەتی قەرەبووکردنەوەش خۆتە نەزان ینی باری دارایی حکوومەتی هەرێمی کوردستانی بۆ شێوەیە نییە بە پێچەوانەوە ئەگەر ئەوان ئەو کێشەی لێنران دروست نەکەن خەڵکەکە دەتوانێت ئەستن بە خۆی بژێوی خۆی بکاتن نەک ئێستا بێتە ناو ئەوسانتەری شارن و ئیدارە و کێشە بۆ ئیدارەش دروست بکاتن. ئێمە هیوادارین ئەوانە لەوە تێبگەن قازانز بە دۆزی کوردەکەن تا چەند قازانز بە خەڵکی ئەو ناوسخۆ خەڵکی ئێروکانش کوردن دەبێ زەرەر و قازانجەکە دراسێکی بکەن ئایا قازانزمانە زەرمانە ئەتا ئەو دەقێکە قسان دەکەین تەنها ئێمە تێدا زەرمەند بووینەوە هیچ پێشکەوتنیشیش لەو وڵاتانە بە هەبوونی ئەو هێزانە لەو شوێنە تا ئێستا نەبووە. ئەو حقیقەتێکە هەمومان ئەو شتێ دەزانین. دەست خۆش بی کاک هەڵگۆرد لە کۆتاییدا ئەمەوێ بڵێم کاری باشت کردووە بەڵام بۆ پێی ئیدارەی سەربەخۆن بودجەی تایبەت بە خۆتان هەیە خەڵک تمۆحی زیاترا هیوادارم کاری باشتر بکرێت و بێگومان کاری باشت کردووە. بە دڵنیاییەوە ئیشەڵا ساڵێک دابێتن ئەو کاتانە بەرنامێکی ها پێشکەش دەکەین و ئەوانی کە باسمان کردە بەسای خۆتان بە هیوان. دووبارە سپاس دەکەم سپاس بۆ ئەم دەرفەتە تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.